دوای ئازادکردنی لە ژێردەستی داعش هێشتا شنگال بۆنی شەڕ و وێرانەی لێدەچۆڕێت. باڵەخانەی ڕووخاو بردومانی فڕۆکەکان شوێنەواری ئاڵای ڕەشی داعش بۆ هەر شوێنێکی شارەکە گوزەر بکەیت ڕوبەڕوود دەبنەوە و تەنانەت لە سەتایەکی خەڵکەکەشی نەگەڕاونەتەوە. گەرچی لە ڕابردوودا گوزەرکردن بەناو کۆڵانەکانی گەورەترین شوێنی کۆبوونەوەی ئەزیدیەکانی جیهان بوو، بەڵام پاش هێرشەکانی چەکدارانی داعش بۆ سەر قەزاکە و وێرانکردنی لە 3 ئابی 2014 ئێستا جگەل لە وێرانەوەی پاشماوەی شەڕ هیچی تر دڵخۆشیت پێنابەخشێت لەم شارە. ئێستا لە شنگال بە هەر شەقامێکدا بە هەر شوێنێکدا بڕۆیت شوێنەواری داعش هەن، شوێنەواری وێرانەیی دەرگای کراوە، منارەی ڕووخاو، ماڵی تەقێنراوە، خانووی بۆم ڕێژکراو، هەمویان چیرۆکی ڕۆژانێک دەگێڕنەوە. داعش زۆر بێڕەحمانە ئەوەی کردوێتی درێغلی نەکردووە. بە ئۆتۆمبیل شنگال نزیک 5 ساعت لە پەرزگەی لالش دوورە و ڕۆژانێک بوو پەرزگاکە بە تەهلیلە و دەنگی ئێزیدیەکان و قەرەباڵغی شار و هاتوچۆی مناڵانی تەواو پڕدەنگ بوو. بەڵام ئێستا خامۆشیەکی زۆر شاری ترسناک کردووە. ئیدی ئێرە شارێک نییە بۆ ژیان. لە مێژە ئێزیدیەکان زۆرینەی دانیشتوانی شنگال پێک دەهێنن کە خاوەنی کۆنترین ئاینن لە عێراق، ژمارەیان لە نێوان 600 بۆ 650 هزار کەس دەبێت. بە درێژایی مێژوو وەکو ئێزیدیەکان دەڵێن ڕوبەڕووی 73 قڕکردنی بە کۆمەڵ بوونەتەوە، دوایینیان ئەو قڕکردنە بوو کە لە سەردەستی چەکدارانی داعش دووچاری هاتن. کاتێک شاری مووسڵیان گرت و لە دەی حوزەیرانی ساڵی 2014 ئیدی بەرەو ناوچەکانی تری پارێزگاکە کشان و دواتر لە 3 ئابی هەمان ساڵ هێرشیان کردە سەر شنگال و کۆمەڵکوژیەکیان کرد، هەزاران ئێزیدیان کوشت و ڕفاند و بەشێکیشیانی لەو گۆڕک بە کۆمەڵەکان جێهێشت. پاش کوشتنیان بە ناوی جیاوازی ئاین و بیرروباوەڕەوە سەرباری هەموو ئەوانەیش هەزاران کچوژنی ئێزیدیان ڕفاند. ڕۆژی 13 تشرینی دومی ساڵی 2015 هێزەکانی پێشمەرگە بە هاوکاری هاوپەیمانان توانیان شارەکە لە دەستی داعش دەربهێنن.